لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بە ڕێز دکتۆر هاوڕێ کەماڵ ڕاوێژکاری یاسایی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت یاریمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بابەتەکەی ئێمە تایبەت بە مادەی 114 دەستور لە بابەتی ئیدارەدانی گومڕۆکەکان چه پێشێلکاریەکی یاسایی و دەستوری بەرامبەر بە هەرێمی کوردستان کراوە؟ زۆر سپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. بێگومان حکوومەتی اتحادی نەک تەنها ئەو مادێ زۆر مادەی تری لە دەستور پێشێل کردووە. طبعاً ئێمە پێڵێن حکوومەتی فیدرالیان حکوومەتی اتحادیەوان ئێمە بەپی دەستور وایان پێڵێن، بەڵام ئەوان خۆیان تا ئێستا بە حکوومەتێکی ناوەندی ئەزانن. تا ئێستا فکری سیاسیەکانی عێراق هێشتا لە خۆی لە ئەوا بینێ کە عێراق وڵاتێکی ناوەندیە و ئەو حکوومەتە وەکو جاران تەعاملەکە لەگەڵ هەموو پارێزگاکان و هەرێمی کوردستانش. طبیعی مادەی 114 بەوازحی باسی لەوە کردووە کە پێویستە گومرکەکان بە مشتەرەکی ئیدارە بدرێن و ئەگەر بینە سەر مادەی 115 لەوێ تقریبان حەسمی کردووە ئەڵێت کە هەر بابەتێک کە مشتەرەک بێت لە هەر دەسەڵاتێک مشتەرەک بێت لە نێوان هەرێمەکان و حکوومەتی فیدرالی، ئەگەر هاتوو خلافێکە بوو ئەوە یاسای حکوومەتی هەرێم ئەبێت تەنفیز بکرێت. بەڵام وا دیارە عێراق هێشتا ئەو سیاسیانەی لەوێن بەداخەوە هێشتا بە عەقڵێتێکی ناوەندی بیرەکەنەوە و هەلا ئەگەر بین ئێمە دەقی دەستور بخوێنین ئەو مادەی جەنابەت باست کرد مادەی 114 بڕگەی یەکەم کە باس لەوە دەکات کە بە مشتەرەکی ئەبرێنە ڕێوە، باس لەوە کات لە کۆتاییەکەی ئەڵێ بێت بە یاسایەک ڕێک بخرێ. کێشە گەورەکەی عێراق لەوەیە بەڕاستی ئەوان لە بیدایەتی دامەزراندنی ئەم وڵاتە کە پێکەوە ئێمە و ئەوانەی بەغدا هەمووی پێکەوە وڵاتەمان سەر لە نوێ دامەزران و یاساکانمان داڕشتەوە ئەو دەستورەمان خەڵک چوو دەنگی لەسەردا بە خەڵکی کوردستانیشەوە کە ئەو کات ئەوان هێشتا ئەو هێزیان نەبوو یان نەبووبوونە ئەوەی کە بتوان بە تەواوەتی کۆنتڕۆڵی سیاسی و قانونی بکەن لە عێراق، ئەو یاسانەیان دەرناچوان هەر هێشتیانەوە بۆ ئەم مەرحەلانە تاوەکو بتوانن لە کاتێکا بیکەن کە پەرلەمان دیکتاتۆرێتێکی پەرلەمانی دروست بووە و لەو کاتەیە بیکەن ئەم یاسایانە هەمووی بە شێوازێک سەنی بکەن لە پەرلەمان کە لەگەڵ ڕوحی دەستور یەک ناگرێتەوە بەڕاستی. و ئەوەی کە نقطەی ڕئیسی ئەوەی کەوای کردووە پەرلەمان ببێتە دیکتاتۆرێتێکی پەرلەمانی دروست بێ ئەوەش پێشێلێکی تری دەستورە کە جەنابتان لەو راپۆرتە ئاماژەتان پێدا کە ژووری دووەمی پەرلەمان دروست نەبووە کە ئەنجومەنی فیدرالیە لە پەرلەمان ئەگەر بێت و ئەو مەجلیسە دروست بێت کە لە هەموو حکوومەتە ئەتیحادیەکان یان سیستەمە فیدرالیەکان ئەبێت پەرلەمان بریتی بێ لە دوو ژوور، دانێکیان ئەنجومەنێک بۆ نوێنەران بێت ئەوەی کە ئێستا هەیە لە عێراق، ئەوەی تر ئەنجومەنێک بێت تەمسیلی هەرێمەکان و محافەزاتەکان کە بۆ ئەوەی تەوازونێک ڕابگرترێت لە نێوان هەرێمەکان هەرێک و خصوصیەتی خۆی تایبەتمەندی خۆی بپارێزێ و زائیدەنەوەی کە ممارەسەی تەواوی مارەسەیەکی حەقیقی فیدرالیە ئەمسانەوە زۆرینە کەمینە بوو. بەڵێ ئاماژەتان بەوە کرد کە لە بڕگەی یەکەمی مادەی 114 هاتووە بۆ بەڕێوەبردن و ڕێکخستنی گومڕۆک بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێتن بابەتە بە یاساڕێک بخرێت. ئایا هۆکار نەبوونی یاساکەیە یا هۆکار نیەتی بەغدایە لە جێبەجێ نەکردنی دەستور و پابەند نەبوون بە ڕێککەوتنەکان کە ئێستا ئەم ناکۆکیانە هێشتا لەسەر ئەم بابەتانە هەر هەیە؟ لە ئەساسدا سیاسیەکانیان ئەوان نیەتیان نییە دەستور و خۆی جێبەجێ بکەن. کاتێک ئەگەر پێویست بە یاسایەک دەربچێنرێ بەپێی دەستور کە ئاڵێت پێویستە بە یاسایەک ڕێک بخرێ، ئەگەر بزانن ئەو کات لاوازن ئەوە دەری ئەو یاسایە دەرناچوێنن، کاتێکش کە یاساکە دەرەچوێنن هەمسانەوە لەگەڵ ڕوحی دەستور یەک ناگرێتەوە بەڕاستی. بەڵێ لە پرسی چاکسازی داراییەکان و بەڕێوەبردنی گومڕۆکەکان ئەوەی کە بەغدا جێبەجێ نەکردووە چییە؟ هەرێم دەیەوێت کە بەغدا چۆن لەگەڵم بڕگەیە مامەڵە بکات؟
پێویستە ئەوان ڕێز لە سیستمی فیدرالی بگرن و کامی باشترە بۆ گەمارک ئەوە تەنفیز بکرێ ئەمە و سیستمی لە هەرێمی کوردستان جێبەجێکرێت بە شاهدی خۆیان کە پێشتر لیژنەکانیان هاتوونە شاهدی ئەویان داوە کە زۆر لەو سیستمەی لە لای خۆیان هەیە باشترە بەڵام ئێستاوان ئایانوێت ئەلەمەش دیارە پاشگەز بوونەتەوە لەو قسانیان زۆر باشە لەسەر کۆمەڵێک بابەتی دیکەش نەکەر هەم خەڵکە ئەمێ بەزەوەندە بڵێم هەم خەڵکە ئەوانەی کە لە حکوومەتن لایەوان و هەم بازرگانەکانش ئەو سیستمی لە هەرێمی کوردستان پێڕەوەکرێ بە دڵیانە سیستمێکە شەفافە و ڕۆتینی تیانە باشە ئەم بابەتانە کە بەغدا جێبەجێ ناکات و پابندی نابێت ئایا کاریگەری لەسەر داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان هەیە لە ڕێگەی گمڕک و دەواازە سنووریەکانەوە مەچ کاریگەریەکی نەرێنی بۆ هەرێمی کوردستان بەجێهێشتووە طبعا بێگومان ئەبێت کاریگەریەکی نەرێنیە بێ و ئەوان ئەوەی نازانم تا چەندێک لەو راپۆرتە ئاماژتان پێدا هاتوونە گومرکیان لە ناو وڵات دروست کردو ینی لە سەرڕێی هەولێر کەرکووک سەرڕێی سلەیمانی کەرکووک بۆی وەک بڵێ هەرێمیان دابڕاندووە کە کاڵایەک دێت دوو جار گومرکەکرێت ئایانوێت زەربەیەکی اقتصادی لە هەرێمی کوردستان بدەن کاتێک کە ماڵین داوای سربەخۆی بۆ هەرێمی کوردستانەکەین ئەوان لە ناموو یەک پارچێ بەڵام کاتێک ئەوان دێت بابەتیەوەی بیانوێت لە هەرێمی کوردستان بدەن لە ڕووی ئابووریەوەی کەنە دوو پارچە و هەرێمی کوردستان جیاکەنەوە زۆر سەیرە باشە لەسەر ڕێکخستنی پێناسی گومڕۆکیش دیارەکە هەم لیژنە پێکێنراوە هەم ڕێککەوتنێک کراوە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عراق وەکو هەروەها ئاماژەتان پێکرد گومڕک لە نێوان شارەکان حکوومەتی عراقدای دەنێت شارەکانی هەرێمی کوردستان ئایا تا چنددە لە ڕێککەوتن نزیک بوونەتەوە ئایا ئومێدێک هەیە کە حکوومەتی عراق لەگەڵ ئەم لیژنانە و ئەم دەستانی کە دامەزراون لەگەڵ هەرێمی کوردستان ئەم بابەتە چارەسەر بکەن یا هەر بەردەوام دەبێت لەم پێشێلکاریانی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەیکات ناگەدارم کە شاندەکان لە لای ئێمەوە ڕوون بەڵام ئاگداری ناو تەفاسیلی کۆبنەوەکانی بەڕاستی بووە ئەوەی نوێنەرایەتی وەزارەتی داراییە کات لەوێ بەڕێوەبەرایەتی گشتی گومرکە ئەگەر دواتر لەگەڵ ئەوان قسە بکەن باشە زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر هاورێ کەماڵ ڕابێژکاری یاسایی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24